بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. سپاس بۆ خۆی پەروەردگار ئەمڕۆ 15 کۆتاییمان هێنا بە خولی زستانەی خولی خونچەکانی حیکمە لە دەستگار نوری حکمە و پەروەردە و ڕۆشنبیری لە قیسلێمانی. ئەم خولە بە ماوەی 3 ساڵ ئەلحەمدولیلا کردومانەتەوە زۆر سەرکەوتوو بووە و جێگای ڕەزامەندی دایک و باوکەکان بووە. ئەو مناڵانەی کە لای ئێمە بوون زۆر سوود و قازانجیان لێ بینیوە. خولەکە بۆ مناڵی 4 ساڵ و 5 ساڵە. ئەم ساڵ 81 مناڵ لەگەڵمان بەردەوام بووە. لە سەرەتادا زیاتر بۆ 96 مناڵ بووە، بەڵام هەندێکی بە هەندێک بار و زروفۆ نەیتوانی بەردەوام بێت. 81 مناڵ توانیوێتی تا کۆتایی خولەکە لەگەڵمان بێت. هەندێکی جوزی ئەمەی لەبەر کردووە، هەندێکی نیوەی جوزی ئەمە، هەندێکی زیاتر و هەندێکی بڕێکی کەمتری لەبەر کردووە و فێری ئاداب و خوڕەوشت و ئاکاری ئیسلامی بوون و فێری پیتەکانی عەربی ئینگلیزی بوون. ئەم خولەی ئێمە بەردەوامە هەموو ساڵەکەیکەینەوە، هەم بۆ هاوین و هەم بۆ زستانش. لە هاوینانیش لە یەکی 6 تا کینۆ ناو دەست بڵین خولەکە ئەکەینەوە. ئێستا ناونووسین بۆ کاتە دەست پێ کردووە و ئەلحەمدولیلا ئەم ساڵ لە بازنەی هەواری شار و بازنەی سێتوانیش پشتیوان بەخوای پەروەردگارێکەینەوە. خی گەورەی یارمەتیمان بە بتوانین نەوەیەکی ساڵح و باش و دیندار پەروەردە بکەین. سەر باوکان هەموو دایک و باوکیەکە مناڵەکان بخەنە بەر خوێندگای قورئان، فێری قورئان بن، فێری ڕەوش و ئاکاری پێغەمبەران و نەوەکانیان بن. ئەوەی کە هاندەر بوو بۆ من کە مناڵەکەم بێنم بەڕاستی ئەوەی کە بێ مناڵەکەمان لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەروەردە بکەین تاوکو ئاکارێکی جوان دیندارانە پێشکەش بە خۆی بە کۆمەلگا بکە، سبەینێ کۆمەلگا و خۆی بەحەسێتەوە لەسەر ئەو ئاکار و ڕۆژەی کە پەروەردە کراوە لەسەری. و من زۆر دەستخۆشی لە دەستگای نوری حکمەکەم کە توانیوێتی ئەم بینایە دروست بکات و ئەم خولانە بکاتەوە بۆ خونچەکانمان و بۆ هەموو هاوتەمەنەکان کە کاتەکانیان لێرە بەسەر برن و توانن سوودێک بگەێنن بە کۆمەلگا دەسەر بنەمایەکی دینداری و ڕەسەنی کوردی پەروەردە بکەن. هۆکاری سەرەکی گەهێنانی مناڵەکەم بۆ ئەم خولە ئەوە بوو کە بە زۆر گەرنگم زانی کە مناڵەکەم هەلێ تەمەنێکی بچووکەوە شارەزای قورئان و شارەزای ئاکاری پێغەمبەر و ئاکاری ئیسلام بێت تا لە داهاتوو کە هەروەها ببێتە سەرەتایەک بۆ لەبەرکردنی قورئان، بۆ پرۆژەی لەبەرکردنی قورئانی ئەم مناڵە کە هەموو ئاواتی من لەبەرکردنی قورئانە تا قورئان بێتە ڕێنمووی و ڕێبەر بۆ ژیانی تا لە داهاتوە بێتە کەسێکی سەرکەوتوو، کەسێکی جێی متمانە و جێی باوەڕ ئینشاءڵڵا. مناڵەکەی من یەکێک لەوانێکێک لە بچووکترین مناڵەکانی ئەم خولەکە هێنامە. ئەم خولە تەمەنی 4 ساڵی تاو نەکردبوو، هێشتا 3 ساڵ بوو. ئێستا ئەلحەمدولیلا هەتا لە کۆتایی جوزئی عەم هەتا سوورەتی دوحای لەبەر کردووە. یەشەکەی بەناوی خوای گەورە میرەبان سوپاس و ستایشی خوای گەوراکەین. سوپاسی مامۆستاناشین کە لێرە دەرسیان وتۆتەوە زەحمەتیان کێشاوە لەگەڵ مناڵەکانمانە. ئینسان کە ئاچێتە شوێنێکەوە سەرەتای ژیانی باشتی چاک دەست پێکە بناغەی ژیانی لە مناڵیەوە بەشتی باشدا بدە. ئەم سەتەرەش کار هات ئێمە مناڵەکانمان هێناوەتە ئێرە هیچ شتێکیان نەزانیوە. لێرە فێری خوێندن و قورئان خوێندن و سونەت و ئەم ئەرکەکانیان هەموو شتێکان فێر کردوونی. دەستی مامۆستاکانیش خۆش بێ بەڕاستی هیلاکن لەگەڵیانە. شوێنەکەش جێگای ئەوەیە جێگای متمانە و ئەوەی کە مناڵەکانی لێرە بێنەی فێری قورئان خوێندن بێت. Sürü